سلااوان لێبێت ببورن لە کاتی خۆمان دواکەوتینە و کاتێک کە ڕامانگەیاند بوو بەڵام بەهۆی کێشەیەکی تەکنیکی نەماتوانین لە کاتی خۆماندا بەرنامەکەمان پێشکەشکەین. خۆشحاڵ و شادمانم جارێکی تر لە بەرنامەی ڕۆژە پێتان دەگەمەوە. من بڕیار محەممەدم. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتی مامۆستایانی وانەبێژ دەکەین کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو مامۆستایانی وانەبێژ چەندین ساڵە بەهۆیەوەی کە دانامەزرێن یاخۆت ناکرێنە گرێبەست چەندین جار گرتبوونەوە و مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەاندیە. ئەمڕۆژ لە کە بڕیار بوو لە بەردەم سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان واتە ئەنجومەنی وەزیران گرتبوونەوەیەک ئەنجام بدەن بەڵام دواتر گرتبوونەوەکان ئەنجام نەدا. من ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم. مامۆستا گڵپە خالیدیم لەگەڵ دەبێت بەڵام بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە دیمەنەکانی ناگاتە لامان تەنها بە شێوەی دەنگ لەگەڵمان دەبێت. مامۆستا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا پرسیاری ئەوە دەکەم ئەمڕۆ بەنیاز بوون گرتبوونەوەیەک لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجام بدەن. هۆکاری چی بوو کە نەتانتوانی گرتبوونەوەکە لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجام بدەن؟ سەرەتا سڵاو لە بەڕێز سوپاس دەکەم کە ئەو بەرنامەیە تەرخان کرد لە بۆ مامۆستایانی وانەبێژ. تەبعاً ئێمە ڕاستە بڕیار بوو کە گربوونەوەیەک ئەنجام دەین لە بەردەم ئەنجومەنی وەزیران، بەڵام بەهۆی لێژنەی باڵای کۆڕۆنا بەهۆی ئەو بڕیارانەی کە دایتیان، چونکە ئێمە کاتێک کە بڕیارەکەماندا ئەو کاتە بارودۆخەکە بەو شێوازە نەبوو کە ئێستا کە ڕێژەی توشبوون بە کۆڕۆنا ڕێژەکە یەکجار بەرز بوویتەوە، بڕیارەکانیش ئەو بڕیارانە نەبوون. بەڵام دواتر بەهۆی ئەو تونند و تۆڵیەی کە بەهۆی و بارودۆخی کە تێیداینە بە باشمان زانی کە لە ئێستادا گربوونەوەیەکە یاخود خۆپشاندانەکە نەکرێتن و هەڵی گرین بۆ کاتێکی تر و بە تایبەتیش کاتێک بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان هاتە سەرخەت کە گفتوگۆمان لەگەر بکە، قسەمان لەگەر بکاتن بە نسبەت بابەتەکانی مامۆستایانی وانەبێژ. پێم وابێ ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان هەبوو لەگەڵ وەزیری پەروەردە لەسەر ئەو بابەتە. وەزیری پەروەردە چه بەڵێنێکی پێدانیانی ئەمە کۆبوونەوەی یەکەمتان نەبووە لەگەڵ وەزیری پەروەردە و لایەنەکانی تایبەت بەو پرسە چەندین جار لەگەڵ پەرلەمان کوبوونەتەوە، لەگەڵ لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا کۆبوونەتەوە، کۆمەڵێک بەڵێنیان پێداون. ئایا کام لەو بەڵێنانە جێبەجێ کراون و تایبەت کۆبوونەوەکەی ئەم ڕۆژتان لەگەڵ وەزیری پەروەردە باسی چیتان کرد، لەسەر چی ڕێککەوتن؟ بەڵێ پێش ئەوەی باسی ئەو خاڵە بکەم دەمەوێت لێرە ئاماژە بۆ بکەم کە ئێمە وەکو دەستەی ماونوێنەرانی دەستەی مامۆستایانی وانەبێژ بەجددی و هەوڵێکی دڵسۆزانەی نوێنەرەکان کە زۆر هەوڵماندا لەگەر ئەو کەسانە کۆبینە و لایەنانە کە کۆبینەوە کە پەیوەستن بە کێشە و گرفتەکانی بابەتەکانی مامۆستایانی وانەبێژ، هەروەکو خۆت ئاماژەت پێدا کە لە سەردانیکردنی پەرلەمان و سەردانیکردنی سەرۆکی لێژنەی پەروەردە لە پەرلەمان و هەروەها فراکسیۆنە جیاوازەکان لە پەرلەمان جگەل لە چەندین جار سەردانیکردن لە بۆ سەردانیکردنی بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان و پێش ئەویش بە هەمان شێوە سەردانیکردنی سەرۆکی پەرلەمان و بە هەر حاڵ ئەو دەستەیە کە کۆمەڵێک نوێنەرین خۆبەخشانە ئەرکێکی زۆر زۆر قورسمان گرتیتە سەر ئەستۆی خۆمان کە ڕەنگە زۆر جار هەیە، نەک ڕەنگە وەگرە زۆر جار هەیە تووشی ناڕەحەتی بووینە، تووشی ئازار بووینە، تووشی هەڕەشە بووینە، ئیدی سەرڕای ئەو فشارە زۆرانەی کە لە سەرمان بووە، بەڵام کۆڵمان نەدا و هەمیشە هەوڵماندا. یەکێک لەو هەوڵانش کە ئەو ڕۆدامان بە سوپاسەوە بەڕێز وەزیری پەروەردە کە ئەوڕۆ پێشوازی لێکردین 3 سەعات و 45 دقە ئێمە لەگەڵ دکتۆر ئالان کۆبوونەوە دانیشتنمان کرد بە نسبەت بابەتەکانی مامۆستایانی وانەبێژ کێشە و گرفتەکانیان. دەبێت لێرە زۆر سوپاسی بکەم کە 3 سەعات و 45 دقە کەم نییە. ئەو دەتوانم بڵێم کە تاکە وەزیرە وەزیرەکانی پێشووتریش بە هەمان شێوە قسەی کە دەکەمەوە بەسمەوە نییە کە کارەکانی وەزیری پەروەردەی پێشووتر زەربی سپڕ کەم وەزیرەکانی پێشووتر، بەڵام ئەو تاکە وەزیرەکە بەو شێوازە بەو کاتە زۆرە لەگەر نوێنەرانی یاخود لەگەڵ مامۆستایانی وانەبێژ دابنیشی و گفتوگۆ بکات. تەبعاً 3 سەعات و 45 دقە گفتوگۆی زۆر کرا، گفتوگۆکان هەمووی گفتوگۆی زۆر جددی بوون و گفتوگۆیەکان پەیوەندی بە مامۆستایانی وانەبێژەوە هەبوو. خاڵی زۆر گرنگ باس کرا، بەڵام بەجددی هەندێک خاڵ هەیە دەبی هەڵی گرین بۆ داهاتوو،
ڕووداهاتوو هەڵی بگرین بەپی تێپەڕبوونی کات چاوەڕێ بکەین تاوەکو بزانین ئەو خاڵانەی کە بەڕێز وەزیری پەروەردە ئاماژەی پێکرد تا چەند خاڵەکان دەگەن بەو شوێنەی جاری یەکەم نییە وەزیر و لایەنە پەیوەنددارەکان بەڵامتان پێدەدەن و بەڵێنەکانیان جێبەجێ ناکەن ینی ئێوە تاکەی ینی چاوەڕێی ئەو قسانەی لایەنە پەیوەندیدارەکان دەکەن ینی هەر زارە و بە بەڵێنێک ڕاتان دەگرن هەر زارە و بە شێوەیەک لە ماوەی ڕابردوو کۆمەڵێکی دیکەتان هەبوو بەڵام هیچیان چارەسەر نەبوونە ئەو گفتگۆی ئەو جارە زۆر جیاوازتر بوو لە گفتگۆکانی پێشووتر بە حکمی جیاواز بوو مەبەستم لەی ئەوەیە کە بەڕێزی شیان بەڕێز وەزیری پەروەردە کۆمەڵێک هەنگاوی هاویشتە کۆمەڵێک ڕێکاری گرتیتە بەر ئەو ڕێکارانە حتمما پێویستی بە کات هەیە دڵنیام لەوەی کە بتوانێت کە جێبەجێ بکاتن بەڵام ئەو کۆبوونەوەی زۆر جیاوازتر بوو لە کۆبوونەکانی پێشووتر وەکو باسم کرد کە کۆمەڵێک خاڵ هەیە پێویست دەکات چاوەڕێی کات بکەین ئەوەی کە بگات بۆ ئامانجەی کە بەڕێزیان ئاماژەی پێدا بەڵام دەتوانم لێرە ئاماژە بۆ بکەم کەندە خاڵ هەیە خاڵی سەرەکین دڵنیام لەوەی کە مامۆستایانی وانە بێژ چاوەڕێی ئەوە دەکەن یەک لە خاڵە هەرە سەرەکیەکان ئەوەیە کە دامەزراندن هەر کاتێک چکۆی بەجددی مامۆستایانی وانە بێژ قەلق بوون کە ئایا ئەگەر دامەزراندن بکرێتەوە لە سەرچی پەروەردە ئایا مامۆستایانی وانە بێژ دەگرتەوە یاخود نەچونکە ئێمە کاک بڕیا گرفتێکمان هەیە هیچ عقدێکی ڕسمی لە نێوان وەزارەت و مامۆستای وانە بێژ نییە ئێستا لە بۆ نمونە مامۆستایانی گرێبەس لەگەڵ وەزارەتی پەروەردە عقدێکیان هەبوو نووسراوێکی فەرمیان هەبوو ئەمە وای لێ کرد ئەمە وای لە وەزارەتی پەروەردە کرد وای لە حکوومەت کرد کە هەر کات ئیلتیزامی بکات یعنی هەر کاتێک لە ناو سرچی پەروەردە دامەزراندن هەبیتن پابەندی بکات کە ئەو مامۆستە گرێبەستانە دامەزنی فعلەن واش بوو بینیشمان کە حکوومەت دەرفەتی دامەزراندنی ناو سرچی پەروەردە کردەوە و ئەوانش ئەولەویەت لە بۆ ئەوان بوو ئێمە گرفتی ئەوەمان هەیە کە ئەو نووسراوەمان نییە یعنی هیچ نووسراوەشی فەرمی لە بینی وەزارەت و لە بینی مامۆستای وانە بێژ نییە سێتا ڕۆژ کە ئەگەر بێت و دامەزراندنیش بکرێتەوە ئەو کات ئمە زۆر گرنگ دەبی کە بەڕێز وەزیری پەروەردە وعدی ئەوەی بەمەدایە ئەولەویەت دامەزراندن لە بۆ مامۆستایانی وانە بێژەواتەر کات دامەزراندن بکرێتەوە لە چوارچێوەی وانە بێژ دامەزراندنەکە لە چوارچێوەی مامۆستایانی وانە بێژ دەرناچیتن ئەوە زۆر گرنگە لە بۆمە کە بەڕێز وەزیری پەروەردە و بەڵێنەی بەمەدا چونکە وەکو باشم باسی ئاماژەم بۆ کرد ئێمە هیچ نووسراوی فەرمیمان نییە کە ئاماژە بۆ بکاتن خاڵەکی تکە کە بەدەمەوێت باسی بکەم کە لەو کۆبوونەوەی ئاماژەی پێکراویش بەنسبەت شایستەدارایەکانی مامۆستایانی وانە بێژە کە من دڵنیام لەوەی کە مامۆستایانی وانە بێژ هەموو خەمیتیان بەنسبەت شایستەدارایەکانیان ئێمە بنسبەت شایستەدارایەکانیان کۆمەڵێک مامۆستای وانە بێشەیە تاوکو ئێستا مانجی دەی وەرنەگرتیە مامۆستای وانە پێشەیە تاوکو ئێستا مانجی پێنجی وەرنەگرتێ دیارە ئەوەش بەهۆی هەندێک هۆکارەوە بووە ئێستا ڕەنگە دەرفەتی ئەوە نەبی باسی هەموو ئەو هۆکارانە بکەین بەڵام جەختمان لەسەر ئەوە کردەوە کە ئەو مامۆستایانوانە بێژانە بێبەش نەبن حتمما بەڕێز وەزیری پەروەردەش و کاک بارزانیش کە بە لە بەشی ژمێریاری لە وەزارەتی پەروەردە لەوێ ئامادە بوو ئەوانیش بە هەمان شێوە یعنی بەدڵنیاییەوە ئەوانیش لێ بە هەمان شێوە ئیشیان کردێ و کاریان کردێەوە دەمەوێت لێرە ئاماژە بۆ بکەم کە مامۆستایانی وانە بێش دڵنیا بنەوەی کە پارەکانیان نافەوتێتن ئەوە بەنسبەت خاڵ بەنسبەت خاڵەکی تکە کە شایستەدارایەکانی مانجی 11ەوە بەنسبەت مانجی 12 ئەوش بە هەمان شێوە بەڕێز وەزیری پەروەردە ئاماژەی کە بەوە کرد کە ئەوانی بەو نزیکانە لە بۆیان دابەش دەکرێتن ئەو دوو خاڵە زۆر گرنگە بەنسبەت مامۆستایانی وانە بێش هەم بەنسبەت دامەزراندنەکانیەوە هەم بەنسبەت شایستەدارەکانیان شێ و ئێمە وەکو نوێنەری مامۆستایانی وانە بێش کە لەوێ بوون کۆمەڵک پێشنیاریشمان هەبوو دامان بە بەڕێز وەزیری پەروەردە بە سوپاسەوە ویشکە جێلی ڕاگرتین بەجددی دەمەوێت ئاماژە بۆ بکەم من لە کۆبنەوەکانی تر ئەوەندە بە ئومێد نەبووم کۆمەڵێک تێبینیم هەبوو کۆمەڵێک خاڵم هەبوو بەڵام لەو کۆبوونەوەی کە 3 ساعات و 45 تەمان چەند کاتێکە تۆ قسە گفتوگۆ لەگە کەسێک دەکەی چەند کاتەکە زۆرتربی باشتر لە بەرامبەرەکەت تێدەگەی و باشتر لی تێدەگەی کە ئامانجی چیە و یاخود دەوێت چی بکاتن من دەتوانم دڵنیایی ئەوە بدەمە وانە بێژان کە بەڕێز وەزیری پەروەردە بەدڵنیاییەوە کە کۆمەڵێک ڕێکار دەگریتە بەر کۆمەڵێک شت دەگریتە بەر کە دوجار بە سوود و قازانجی مامۆستایانی وانە بێژ دەشکێتەوە ئایا مامۆستا باسی وت کرد ئەو کۆبوونەوەی جیاواز بوو لە کۆبوونەوەکانی دیکە ئەو جیاوازیت چی بوو کە لە کۆبوونەوەکانی دیکە نەبوو بەڵام لەو کۆبوونەوەی هەبوو پێت وان نییە ئێستا دۆخەکە لەبارترە بەو پێیکە ئەو بەڵێنانەی بە ئێوە دراوە یاخود بە شێوەیەک دەتوان بڵێم ئێستا دۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان نایەنەوێت خۆپیشاندان ئەنجام بدرێت نایەنەوێت کۆمەڵێک شت ئەنجام بدرێت پێتان وانە تەنها ئەوە بۆ ڕازیکردنی ئێوەیە و
شتێکی تر نیە یاخود ئێوە هیچ کاتێکتان دیاری کردووە بە نمونە لە ماوەی ئەوەندە ڕۆژە ئەگەر هاتوو بەڵێنەکان جێبەجێ نەکرا ئێوە هەڵوێستی دیکەتان نەبێت یاخود ینی چ شتێکەیە لە نێوان ئێوە وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی کاتێکی دیاریکراوە بێت بۆ جێبەجێکردنی بەڵێنەکان بەنسبەت لەو خاڵەتەوە دەست پێ بکەم کە ئایا ئەو قسانەی کە کرا ئایا لە بۆ ڕازیکردنی ئێمە بووە من ینی دەمەوێت بەجددی باسی ئەوە بکەم کە کاتێکە قسە لەگەر بەڕێز وەزیری پەروەردە دەکەین دکتۆر ئالان دەکەین ئەو زۆر بەسڕەحەت بە ڕاستگۆیانە قسەمان لەگەر دەکاتن ینی زۆر زار بەمە دەرێ ئەگەر من شتێک نەتوانم و پێم نەکرێ وعدتان پێ نادەم لەبەرەوە ئەمە دڵنیاین لەوەی کە بەڕێزیان ئەگەر ئاماژە بە شتێک بکات یاخود بە قسە بکات قسەیەک بکاتن دڵنیاین لەوەی کە جێبەجێ دەکات زۆر خاڵی باس کرد کە بەجددی بەڕێزیان کە وەکو باسم کرد پێویستی بەوێ ئێمە وەکو نوێنەران ینی هەندێک شت هەیە پێویست دەکات چاوەڕێی کات بکەین بزانین بە پێی تێپەڕبوونی کات چ ڕوو دەدات بەڵام ئاخر مامۆستا تاکە ینی کاتەکەت چەند ینی بە نمونە خۆ 2 ساڵی تر چاوەڕێ ناکەن بە نمونە ئەوە ئێستا ئێمە لەو بەخشە ڕاستە و خۆیین کۆمەڵێک لە مامۆستایان باسی وە دەکەن ینی تاکەی چاوەڕێکن بە نمونە تا چاوەڕێ ڕەحمی خوا بکەن یاخود چاوەڕێ ڕەحمی وەزارەتی پەروەردە بکەن و ڕۆژێک وەزیر دڵی نەرم بێ و ڕۆژێک قسەیان بۆ بکە یاخود ڕۆژێک ئەو بەڵێنانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە ئێوە دراوە جێبەجێ بکرێت این چاوەڕێ چی بکەن کاتێک هەیە بەڕاستی بۆی دیاری بکرێت کاک بڕیار لە سیستەمی وانە بێژیدا بێ سەروبەریەکی یەکجار زۆر هەیە یعنی ئەوە خاڵی کە دەبی ئاماژەی پێ بکەین ینی مەسەلەن 17500 مامۆستای وانە بێژ کە بوونی هەیە پێویستی بە ڕێخستنەکی زۆر باشێ پێویستی بە ڕێکاری زۆر باشێ لۆی کە بتانیت چونکە ئێمە لەبیر نەکەین کە دامەزرانی 17500 مامۆستای وانە بێش دڵنیام لەوەی کە ئەوەندە ئاسان نییە پێویستی بە ڕێکاری زۆر هەیە بەڵام ئەوەی کە ئەو کۆبوونەوەی کە کرا و قسانەی کە کرا ئەوە لە بۆ ڕازیکردنی ئێمە نەبوو چونکە ئێمە بەجددی دەستەیەکمان لە بەردەستە و بە هەمان شێوان نەک ئەگەر ئێمە قبوڵی بکەین ئەو قسانە لە بۆ ڕازیکردنی ئێمە بی بگرا وانە بێژەکان لێمان قبول ناکەن وانە خودی وانە بێژەکان لێمان قبول ناکەن کەواتە ئەو گفتوگۆی کە کرا لە بۆ ڕازیکردن نەبووە بەڵام وەکو ئاماژەم پێدا حتا بەڕێزیان ئاماژەی بە وەکو پێشترش ئاماژەم بۆ کرد بە ئاماژەی بە کۆمەڵی خاڵ کرد بەڵام ئێمە پێویست دەکات جارێ چاوەڕێی کات بکەین هەندێک شت هەیە بەجددی پێویستی بە کاتە نەک پێویست بۆ بکات کە باسی بکەین بەڵام هەندێک خاڵ هەیە چاوەڕێ دەکەین بزانین ئایا کاتەکەش خۆی بەڕێزی ئاماژەی پێدا کە ئەلمهم ئێمە چاوەڕێ دەکەین کە مامۆستا ببوورە هەر لەسەر ئەوە دەمێنمەوە خۆشی کاتەکەی دیاری کرد کە تاکەی چاوەڕێکەن یاخود ینی هیچ وادەیەکی دیاریکراوە هەیە مامۆستایانی وانە بێش چاوەڕێکەن ئەمن کە باسی ئەو کاتە دەکەم مەبەستم ئەو نییە کاتی دامەزراندن مەسەلەن بڵێن کاتی لۆ نمونە ساڵێکیکە یان 2 ساڵێکە بەڵام وەکو باسم کرد دامەزراندن شتێکی ئەوەندە ئاسانیە بە تایبەت لەناو وانە بێژی یعنی وەکو باسم کرد بێ سەروبەریەکی زۆر هەیە مامۆستا هەیەوانە بێژە 5 ساڵە مامۆستای وانە بێژە بەڵام بۆ هۆی هاتنی میلاکۆ لادرایە دەبی حسابی و 5 ساڵش بکرێتن مامۆستای وانە بێشێ تازە بوویتە مەسەلەن ساڵێکە یان 2 ساڵە لەبەرەوە پێویستی بە ڕێکاری ورد هەیە پێویستی بە میکانیزمی ورد هەیە پێویستی بە کۆمەڵێک کردار هەیە کە من پێم وایە پێویستی بە کاتی باش هەیە بەڵام گرنگ ئەوەیە ئێستا ئەمە ئەو کە قسەمان لەگەر وەزیری پەروەردە کرد دڵنیا بووینەوە لەوەی وەکو چۆن پێشتریش ئاماژەی پێکرد بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان کە بەجددی لە سەرخەتە و بەجددیش کۆمەڵێک ڕێکاری گرتیتە بەر و ئەو کۆمەڵە ڕێکارەش وەکو باسم کرد پێویستی بە کات هەیە بەڵام بە دڵنیاییەوە دەتوانم لێرە دڵنیاییی بدەمەوە مامۆستایانی وانە بێش کە وەزیری پەروەردە دکتۆر ئالان لەسەر خەتە و بەجددیش هەوڵ دەداتن لە بۆ مامۆستایانی وانە بێش دەتوانی لێرە دڵنیایی بە مامۆستایانی وانە بێش بدەی لەسەر ئەو بەڵێنانەی کە ئەمڕۆ وەزیر پێدان ماگانە موچەکانی وانە بێژان لە کاتی خۆی دابەش بکرێن بەنسبەت شایستەدارایەکانی مامۆستایانی وانە بێش بەجددی ئێمە وەکو کاک بڕیار باسم کرد پێویست دەکات لیستەکە بنێردرێت طبعا لیستی مامۆستای وانە بێش پڕک کێشەی زۆری تێدا هەیە خۆت ئاگداری لە هەندێک پەروەردە زووتر دەدرێت لە هەندێک پەروەردە درەنگتر دەدرێتن و لە هەردنێک پەروەردە مەسەڵەن مامۆستای وانە بێش هەیە ئەسڵەن هەروەری نەگرتیا دواتر ئەو لیستە دەنێردرێتە خەزێنە ئیدی دەبی خەزێنە واتە وەزارەتی دارایی بڕیار دەداتن
لە بەنسبەت سەربکردنەکە بەڕێزیان ئاماژەی بەوەی کرد گوتی کە ئێمە داوامان کردیە داوامان لە وەزارەتی دارایی کردیە کە لەگەر موچەی مامۆستایانی میلاک مامۆستایانی وانە بێژیش دابش بکرێتن چونکە ئەوە دەکەوتەوە سەر وەزارەتی دارایی وەزیری دارایی تا چەند لەگەڵ ئەوەیە کە شایستە دارایەکانی مامۆستایانی وانە بێژ لەگەڵ مامۆستایانی میلاک دابش بکرێتن بەنسبەت ئەوە وەکو باسم کرد پەیوەندی زیاتر بە وەزارەتی دارایی وەزیری داراییەوە هەیە هەتاوەکو وەزیری پەروەردە ئەو بەڵێنەمان پێ بدا ئەو هیچ بەڵێنە چوای پێ نەداین کە لە کاتی خۆی هەموو سەرمانگەکان بدرێتن چونکە وەکو باسم کرد پێویستی بە ناردنی لیستێ یاخود بە ناردنی ناو هەیە یانجاری وایە پێویست دەکات کە پێداچنەوەیەک بە ناوەکان بکەن لە سیستەمی ئیپەروەردە کۆمەڵک ڕێکار هەیە دواتر دەبی بینێنە خەزێنە لە خەزێنەژوە تا پەیوەندی بە وەزارەتی دارایی هەیە ئەو دەبی ئەوان ئەمرەکەی دەربکەن ئیدی ئەو وا دەکاتنەوە کۆمەڵ ڕێکارێکە هەیە وا دەکاتن شایستە دارایەکان دوا بکەویتن مامۆستا ئێستا ئێمە کە لە بەخشی ڕاستەوخۆین هاوپیشەکانت زۆربیان نامەیان ناردووە یاخود لە ڕێگای کۆمنتەوە باس لەوە دەکەن کە ئێوە ئەمڕۆ کە چوونەتە لای وەزیری پەروەردە ینی ئەوان چاوەڕێی تۆ دەکەن ئەو شتان نوێیانە ئەو شتە جیاوازانەی کە ئەمڕۆ تۆ وەرت گرتووە لە وەزیر کامانە بوونە ینی چ شتێک بەلای مامۆستایانی وانە بێژەوە نوێیە هێشتا پێیان نەگەیشت و ئێوە زانیوتانە یاخود لە کۆبوونەوەکەدا باستان کردووە مامۆستایانی وانە بێژ ئاگدار نین وەکو باسم کرد کاک بڕیار هەندێک خاڵ هەیە ئێمە پێویست دەکات چاوەڕێی کات بکەین چونکە بەجددی نامەوێت قسێک بکەم کە مەسەن لە بۆ نمونە مامۆستایانی وانە بێژ تووشی ئومێدێکی زۆر بن هیوایەکی زۆر بن بەڵام دواتر کۆمەڵێک ڕێکاری تر کۆمەڵێک شت بگریتە بەر و ئیدی ئەو خاڵانە جێبەجێ نەکرێت لەبەرەوە پێویست دەکات ئەوانەی تۆ باسی دەکەی بەڵام خۆ وەزیر پێیداون یان تۆ قسەکانی وەزیر دەکەی ئەوە قسەک نییە کە خۆت باسی بکەی بۆ ینی بۆ باسی ناکەن بەڵێ مەبەستم ئەوەیە یعنی لە بۆ ئێمە شەروا باشترەوە چاکترە کە بە پێی تێپەڕبوونی کات چاوەڕێ بکەین تاوەکو بزانین دەگات بە چ ئەنجامێ بە چ نەتیجێ وەکو باسم کرێمە ئەو گردبوونەوەی کە ڕامانگرتی و بە شێوەیەکی کاتی ماڕاگرتی بە تایبەت لەبەر ئەو بارودۆخەی کۆڕۆنایی کە هەیە و بەڕێز وەزیری پەروەردەش بەخۆی هاتە سەرخەت و کۆبوونەوەی لەگەرمە کرد و قسەی لەگەرمە کرد و کۆمەڵێک وەکو باسم کرد یعنی من دەتوانم یعنی ئەو قسێ بکەم کە بە ڕێزیان بەجددی و بە هەوڵێکی زۆرەوە لەسەر ئەوەیە کە بابەتەکانی مامۆستایانی وانە بێژ بەرەو چارەسەربوون بچیتن ئەسڵەن بەڕێزیان ئەمەژەی بۆی کرد کە ئەو بە هیچ شێوێک پێی خۆش نییە ئەو وانە بێژە و ئەو چینە ئەو جۆرە ناوانەی کە لە ناو سرچی پەروەردە هەیە تەنها دەمەوێت یە خاڵیە قسەی بکەم کە ئەو باسی کردگوتی نامەوێت لە دوای خۆم هیچ گرفتێک هیچ کێشەیەک بەجێ بهێرم لە بۆ وەزیری دوای خۆم وەزیری دوای خۆ ینی مەبەستی لەوە بوو کێشە و گرفتەکانی مامۆستایانی وانە بێژ بوو بەڵێ بەگشتی ینی بەگشتی ئەو قسەیە کرد حتمما کێشە و گرفتەکانی مامۆستایانی وانە بێژ بەشێکە لە سرچی پەروەردە ئیدی ئەوە من دەتوانم دڵنیایی ئەوە بدەم بە مامۆستایانی وانە بێژ بەنسبەت دامەزرانەکەیانەوە هەر کاتێک دامەزراندن لە ناو سرچی پەروەردە هەبیتن ئەوە مامۆستایانی وانە بێژ لەوان دەرناچی ئەروان دەگرتەوە و دەتوانم دڵنیایی ئەوەش بدەمە مامۆستایانی وانە بێژ یعنی ئیشکرایە کۆمەڵک پێشنیاری زۆر باشن کۆمەڵە خاڵی زۆر باش هەن دەخرێتە بەردەم ئەنجومەنی وەزیران و ئیدی پێویستیمان بەوەی هەیە کە بە پێی تێپەڕبوونی کات سیر بکەیم زانین ئەنجامەکان بە چێن دەردەگا وەکو برێم وەکو ئاماژەشم پێکرد ئێمە دەستکراوین یعنی مەسەلەن بۆ نمونە وەکو باسم کرد ئەگەر ئێمەش وەکو نوێنەران بەو شتێ ڕازی بین و ئەو کات مامۆستایانی وانە بێژ لێمان قبول ناکەن و پێی ڕازی نابن مامۆستا دوای پرسیارمەوە دەبێت ئێوە ئەگەر هاتوو وەزیری پەروەردە وەکو خۆت وتەنی کاتەکە دیاری نەکراوە بەڵام ئێوە تاکەی چاوەڕێ دەکەن بە نمونە دوای پرسیارمەوە دەبێت ئایا ئێوە هیچ جوادەیەکتان بۆ خۆتان داناوە بۆ ئەوەی ئەگەر هاتوو لایەنە پەیوەنددارەکان و وەزیری پەروەردە لەو کاتێک کە ئێوە داتان ناوە یاخود لەو فترەیە کە دڵنیام کاتێک هەیە ینی خۆ ناکرێت تاوەکو کۆتایی دنیا ئەگەر دامەزراندن هەبوو ئەوە مامۆستایانی وانە بێژش دادەمەزرێن بەڵام دڵنیام لە کۆبوونەوەکەدا ئێوە لەسەر شتێک ڕێککەوتن بە نمونە لەسەر کاتێک ڕێککەوتن لەسەر شتێک ڕێککەوتن ئێوە ئایا کۆتایی بە چالاکیەکانتان دێنن یاخۆت
چی دەکەن بەنیازی چین لە داهاتوو؟ کاک بڕیار ئەگەر ئێمە بزانین کە ئیستغلالی ئەو وەزعە دەکرێت ئیستغلالی مامۆستای وانە بێژ دەکرێت دەیانەوێت هەر بەو شێوازەی کە هاتیە و هەر بەو شێوازەش بمینێتەوە ئێمە ئەگەر بزانین ئەو شێوازە مامەڵەمان لەگەر دەکرێت بە دڵنیاییەوە قبوڵمان نییە وەکو ئاماژەم پێکرێ ئێمە وەکو نوێنەران ئەگەر نوێنەری مامۆستایان وانە بێژ ئەگەر ئەو بەو شێوازە قبوڵی بکەی مامۆستانی وانە بێژ قبوڵی ناکەن ئێمە نوێنەری ئەوانین بە دڵنیاییەوە قبوڵمان نییە بەڵام وەکو بە ئاماژەم پێکرێ ئێمە 3 ساعات و 45 دقە لەگەر بەڕێز وەزیری پەروەردە کۆبوونەوە ینی دڵنیایی ئەومان تێدا تێبینیمان کرد کە بەڕێز وەزیری پەروەردە کۆمەڵێک هەنگاوی زۆر گرنگی نایە و لە داهاتووشدا کۆمەڵێک هەنگاوی زۆر گرنگ دەنێ لەبەرەوە پێویست دەکات ئێمە وەکو نوێنەر بۆ هەروەها وەکو مامۆستایانی وانە بێژیش چاوەڕێ بکەین کە بزانین ئەو هەنگاوانە یا ئەو کارانەی بەڕێز وەزیری پەروەردە بە چ ئەنجامێک دەگاتن لەبەرەوە با ئەوەندە ئەو چەندین ساڵ ئێمە چاوەڕێمان کردیوە با ئەوەندەش چاوەڕێ بکەین کە بزانین کارەکانی ئەو بە چ ئەنجامێک دەگا وەکو ئاماژەم پێکرد ئەگەر هەست بەوە بکەین کە بەڕێز وەزیری پەروەردە لۆ نمونە خەمساردێکی تێدا هەیە یاخود هەر ئیستیغلالکردنە یاخود هەر بەڕێکردنە یاخود هەر ڕازیکردنە حتمما ئێمە ئەوەمان پێ قبوڵ نییە بەڵام ئەمە ئەو شێوازەمان لەوی نەبینی بەجددی درسۆزیمان تێدادیت و ئەوەمان تێدادیت کۆمەڵێک هەنگاوی گرنگی نایە و کۆمەڵێک هەنگاوی گرنگتریش دەنێتن لەبەرەوە پێویست دەکاتن کە ئێمەش هاوکار بین یارمەتیدەری ئەوی بینەوەی کە مامۆستایانی وانە بێژ بگەم بە مافەکانی خۆیان مامۆستا وەڵا ببوورە هەرچەندە وتبووم کۆتایی پێدێنم بەڵام یەک کۆمنت سرنجی ڕاکێشام دڵنیام ئێستا لەسەر شاشەکەش لە لای تۆ نیشانی داوە کەسێک لە کۆمنت بۆی نووسیوین بە کورتی و بە کوردی بڕۆن ئیشی تر بدۆزینەوە یاخود بەردەوام بین لەو خەباتە مەدەنیانە یاخود بەو ئەو پیشەیە کە ئێستا هاڵیان بژاردووە. وەڵایی من دڵم ناومێد مەبن طبعا پیشەی مامۆستایەتی پیشەکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە مامۆستایەتی ئیوەی نییە کە کەسێک بێکار بیبێ ئیشبی بچی مامۆستایەتی بکاتن ئەوەی کە پیشەی مامۆستایەتی خۆش بوێ ئەوەی کە ئەدای مامۆستایەتی تێدا هەبی من دڵنیام لەوەی کە بەرگەی ئەو سەختی و ناخۆشیێش دەگریتنەوە بەردەوامیش هەوڵ دەدات و هیچ کاتێکی کۆڵ ناداتن لەبەرەوە وەکو باسم کرد پیشەی مامۆستایەتی بەرپرسیارەتێکی گەورەی ئەمانەتێکی گەورەیە ئیوەی نییە کە کەسێک بێکار بی بێ ئیش بچی مامۆستایەتی بکاتن یاخود لەبەرەوەی کە مەسەن لە بۆ نمونە لەو بارودۆخەی کە تێدا ڕاستە بارودۆخەکی ناخۆشە بەڵام پێویست دەکا هەر هەمومان بەیەکەوە هەوڵی زیاتر بدەین و کۆڵ نەدەین و ناومێد نەبین و وەکو باماژەشم پێدا ئەو وەزیرە جیاوازە لە هەموو وەزیرەکانی تر بەجددی لەسەر خەتە لەوەی گرفت و کێشەکانی مامۆستایانی وانە بێژ چارەسەر بکاتن و ئێمەش وەکو نوێنەران و مامۆستایانی وانە بێژ بە هەمان شێوە پێویست دەکات کە هاوکار و یارمەتی دەربین و لەوەی بزانین هەنگاوەکانی ئەو بەڕێز وەزیری پەروەردە بەرەو شوێن دەردەڕوا. زۆر سپاس بۆ مامۆستا گڵپە خالید نوێنەری مامۆستایانی وانە بێژ کە ئەمڕۆ یەکێک بووە لەو نوێنەرانەی کە لە کۆبوونەوەکەی نێوان مامۆستایانی وانە بێژ و وەزیری پەروەردە ئەنجامدرا بوو. زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەدا تا بەیەگەیشتنەوەیکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەر شاد بن. سپاس بۆیش زۆر سپاس.